خەڵکی هەرێمی کوردستان شایەتی ئەو ڕاستیەن کە هێزە سیاسیە باڵادەستەکان نەک سەرکەوتوو نەبوون لە بەغدا و دۆسیەی کوردیان نەبردووەتە پێشەوە، بەڵکو لە ماوەی ڕابردوودا بینیان چۆن لە سەرمێزی دانوستانەکان شکستیان هێنا و مایە پوچ هاتنە دەرەوە. بینیان لە بەردەم هەژمونی بەغدا چۆکیان شکاو ئەوەی بە خوێنی پێشمەرگەی کوردستان ڕزگار کرا کە بریتی بوو لە کەرکووک و شوێنە کێشە لەسەرەکان لە 16 ئۆکتۆبەری 2017دا لە دەستیاندا و کێشەی کوردیان کردەوە بە پەراوێز و بابەتێکی لاوەکی لەگەڵ بەغدا. بینیان چۆن شکستی ئابووری سربەخۆیی ئەم هێزانە کوردستانی بەلاوازی بردەوە بەغدایەکی بوغرا و خۆ بە سەرکەوتوزان، چۆن پرۆسەی شکستی ڕیفراندۆمیان پێشکەش کرد و بەغدایان کردەوە بە تەوەری سەرەکی دەسەڵات و سەرچاوەی سیاسەتکردن لە ناوچەکەدا. شکستی دوور و نزیکی ئەم هێزانەی کوردستان لە بەغدا هێندە گەورەیە، بۆ دەیان ساڵی تر دەمێنێتەوە و دەبێت بە پەڵەیەکی ڕەش لە مێژووی کورد و کوردستاندا. کۆمەڵ ئیسلامی لە دوای ساڵی 2005ەوە کە شانسی چوونە بەغدای وەک نوێنەرایەتی کوردستانی بەدەستێنا، یەکێک بوو لەو هێزە سیاسیە خاوەن عەزمانەی کە نەک سازشی لەسەر بچووکترین مافی کورد نەکردووە، بەڵکو بە دەنگێکی دلێرەوە خواست و خەونەکانی کوردی بردووەتە ناو هۆڵی پەرلەمان و سەرمێزی داکۆکیکردن لەگەل و نیشتیمان. لەو پێناوەشدا سەرکردەی زانا و دڵسۆزی وەک شەهید مامۆستا محەممەد سەنگاوی وەک پەرلەمانتاری بەغدا بەخشیە دەستەوەرکردنی مافە دەستوری و ڕەواکانی جەماوەری کوردستان کە دەکرێت وەک سیمبولی سیاسەتکردنێکی سەرکەوتووی مەدەنی تەماشای بکرێت. کۆمەڵ بەم شێوەیە دەبێتە خاوەنی یەکەمین شەهیدی خەباتی پەرلەمان و سازش نەکردن و وەستانەوە لە بەردەم ستەمکاریەکانی بەغدا. کۆمەڵ ئیسلامی ئەگەرچی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تەنها چەند کورسیەکی هەبووە، بەڵام بەشایەتی هێزەکانی دیکە ئەو چەند ئەندام پەرلەمانەی بارتەقای دەیان پەرلەمانتاری بێناو و نیشان ڕۆڵیان بینیوە و داکۆکیان لە مافی ڕەوای هاونیشتیمانیەکانیان کردووە. نوێنەرەکانی کۆمەڵ ئیسلامی هەر لە سەرەتاوە داکۆکیەکی گەورەیان لە مافە دەستوریەکانی کوردستان کردووە کە کورد وەک نەتەوەیەکی شەریک لە عێراقێکی فیدراڵدا پێناسە دەکات. ئەوان زۆر باش درکی ئەوەیان کردووە کە بەشێک لە سەرنەکەوتنی هێزە باڵادەستەکانی کوردستان لە بەغدا هێندەی بۆ ماف و امتیازاتی حزبی و کەسی بووە، هێندە بۆ کورد وەک نەتەوە و کوردستان وەکو قەوارەیەکی سربەخۆ نەبووە. پەرلەمانتارەکانی کۆمەڵ لە بەغدا شەڕی گەورەیان لەسەر بووجە و موچەی هەرێمی کوردستان کردووە و بەردەوام لە خەمیەوەدا بوون چۆن ماف و شایستە داراییەکانیان پێشێل نەکرێت. زۆر باش ئاگایان لە ڕابردووی هێزە سیاسیە باڵادەستەکان بووە کە چۆن لە بەغدا شەڕی کۆکردنەوە و بەدەستێنانی پول و پارەی شخصیان کردووە. نوێنەرانی کۆمەڵ ئیسلامی بۆ ناساندنی هێزی پێشمەرگە وەکو بەشێک لە سوپای عراق و جێکردنەوەی لە یاسای بووجە و هاوتاکردنیان بە سوپای عراقی هەوڵێکی بێوێنەیانداوە و درێغیان نەکردووە. زۆر باشی ژاگایان لەوە بووە کە چۆن سەرکردەی هێزە باڵادەستەکان لە باتی شەڕ لەسەر پێشمەرگە و شایستەکانیان بکەن، چۆن فەوج و لیوا و هێزی شخصیان داوا کردووە و ئەوەی کە بەدەستیان هێناوە بۆ شخصی و خۆ دەوڵەمەندکردن بووە و بەس. تەنانەت لە کاتێکدا کە زانیویانە میلیشیاکانی حەشتی شعبی هەڕەشەیان لە هەڕەشەی داعش بۆ سەرەزموونی کوردستان کەمتر نییە، لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەنگیان پێداوە و لە بەیاساییکردنی ئەو هێزە میلیشیایەدا بەشدار بوون، بەڵام هەرگیز بیریان لەوە نەکردووەتەوە کە هێزی پێشمەرگەش بە هەمان شێوە بەیاسایی بکەن. ماڵوێرانی لەوەدایە ئەوەی نوێنەرانی کۆمەڵ و بەشێک لە هاوڕێکانیان لە بەغدا و لە هۆڵی پەرلەمان و لە ڕێگەی پەیوەندیە سیاسیەکانەوە دەیان کرد هێزە سیاسیە باڵادەستەکان لە کوردستان و لە چوارچێوەی حکوومەتی هەرێمدا دژایەتیان دەکرد بۆ ئەوەی ئەم جۆرە حکومڕانیە ناشەفاف و ناشەریفانە سیاسەتە گەندەڵیەکەیان لێرە و لەوێش بەردەوامی پێ بدات.